ئەوانەی ئەم کارانە دەکەن خۆپێشاندەر نین، ئەوانە دەیانەوێ پەلاماری دەستکەوتەکانی ئەو خەڵکە بکەن. گۆتاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی خۆپیشاندانەکانەوە کتومت هاوشێوەی دەسەڵاتدارانی بەشێک لە وڵاتانی عەرەبی و ناوچەکەیە کە بۆ هەر ناڕەزایەتێکی خەڵک تۆمەتێکی گریساوی و لاقوت و نراویان ئامادەیە. ماسرور مەزعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لەسەر خۆپیشاندانەکان و دۆخی هەرێم قەیرانی ئابووری گرفتەکان لەگەڵ بەغدا قسەی کرد. ئەو خۆپێشاندانانەی کە بینیمان لەگەڵ ئەوەی وەکو هەموو لایەک تونند و تیژی ڕەتکردەوە و ڕایگەیاند کە تونند و تیژی ئامانجی ڕەوای خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان وندەکات و لە بەدیهێنانی خواستە سەرەکیەکە دووریان دەخاتەوە. بەڵام بەرپرسانی هەرێمی کوردستان لە نێویشیاندا سەرۆکی حکوومەت بەوەوە نەوەستا و بە بێبوونی هیچ بەڵگەیە گوتی لە نێو خۆپیشاندەراندا خەڵکی سووریا و دەرەوەی هەرێم هەبووە یاخود دەیگوت دەستی دەرەکی لە نێو خۆپیشاندەراندان. ئەزانن لە ناو خۆپێشاندەران خەڵکی سووریای تێدا بووە، خەڵکی دەرەوەی هەرێمی کوردستانی تێدا بووە و هەندێک کەسیش ئاراستە کراون. ئەگەر ئەو قسەی ڕاست بێ کە خۆپیشاندانەکان دەستی دەرەکیان لە پشتەوەیە و ڕافتاری خودسەری و ناشارەزایانەی ژمارەیە کەسی دیاریکراو نین کەواتە ئەو پاسەوانانەی بارەگا حیزبەکانیش کە لە دوای ساڵی 2011ەوە لە خۆپیشاندانەکاندا بەردەوام تەقە لە خەڵکی دەکەن و چەندین کەسیان کوشتووە دەبێ ئەوانی ژیان لە مەریخەوە هاتبن یاخود لە مشتری. بۆ سەرۆکی حکوومەت وەک دامەزراوەیەکی دەوڵەتی و باشترە دۆسەی کوشتن و برینداربوونی خۆپیشاندەران لە دوای حەڤەی شوباتی ساڵی 2011ەوە تا ئەمانەی چەند ڕۆژی ڕابردوو بکاتەوە و ئەوانەی فەرمانی دەستگیرکردنیان هەیە و تۆمەتبارانیش ڕادەستی دادگایان بکات. ئەوە باشترین ڕێچارەی یاسایی و کارگێڕیە نەک ئەوەی بیەوێ ناڕەزایەتێکی خەڵک لە خراپی ژیان و دۆخی ئابووری ناشرین بکات. لە بەشێکی دیکەی قسەکانیدا سەرۆکی حکوومەت وەک قسەی هەمیشەییان جەختی لەوە کردەوە کێشەی ئێمە لەگەڵ بەغدا تەنها موچە نییە، کێشەی خاک و مافەڕەواکانی گەلەکەمان هەیە. هەڵوێستی کوردستان ئەوەیە ئێمە نابێت تەنیا چاومان لەوە بێت کە کێشەی ئێمە کێشەی موچەیە. ئەم گوتارە سۆزداری و نەتەوەیانە جگەلەوەی بۆ لە بیربردنەوەی پرسی ژیان و دۆخی خەڵک و تۆپخستنە گۆڕەپانی بەغدایە. هیچی دیکە نییە و لای خەڵکی هۆشیار قەوانێکی سووا و پارە ناکات چونکە خەڵک ئەگەر زۆر بۆ دواوەش نەگەڕێتەوە و مێژووی نەوەدەکانی سەدەی ڕابردوش هەڵ نەداتەوە هێشتا بیرەوەری بەشی ئەوەی تێداماوە کە چۆن یەکێتی و پارتی بە سەدان هەزار پێشمەرگەوە شەنگال و کەرکووک و مەخمور و ناوچە دابڕێنراوەکانیان چۆڵ کرد و ڕادەستی داهاتوویەکی نادیاریان کردن لە کاتێکدا سەرکردەکانی ڕیز یەکەم بەڵێنی ئەوەیان پێدا بوون کە خۆیان بەرگریان لێ بکەن.